زۆر سپاس بۆ ئەم ڕووماڵی برادرانی میدیا بە ناوی پارێزگای هەڵەبجەوە بە خێراتنی بەڕێز دکتۆرە منا سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان دەکەین. پێی خۆش بوو خۆی هەم سەردانی هەڵەبجە بکات و پێشی خۆش بوو لە نزیکەوە نووسنگەکەی خۆیان و هەم پارێزگا بەسەر بکاتەوە. دیارە ئەو خەمی ئەوەی هەبوو کە بزانێت لە هەڵەبجە وەزعی مافی مرۆڤ تونند و دژی بەرامبەر ژنان یەکسانی بە چه ئاقارێک ئاڕوا. ئێمە توانیمان کۆمەڵێ معلومات کە خۆی پێم وایە لێ ئێمە زیاتر شارەزایی هەبوو بخێنە سەر ئیزافی معلوماتەکان بووی و هیوادارین ئەم سەردانی کە یەکەم جارێتی چووکە تازە دەست بەکار بووە پیرۆزبایی لێ یەکەین جاری تر و دووەم و سێم و چوارەمیشی بەسەرا بێ و هیوادارین بتوانین جێی دەستەی مافی مرۆڤ جێدەستیان و جێهەزریان لە ناو هەڵەبجە لە ناو پارێزگارمانە دیار بێ. جارشکە بەگەری بە خێراتنیەکەین. سوپاس بۆ ئامادەبوونی. سلااوتان لێبێت زۆر سپاسی جەنابی پارێزگار دەکەینەوە. ئەوڕۆ ئێمەوەچی دەستەی مافی مرۆڤ لە هەڵەبجەین بۆ ئەوەی یەکەم جار لە نزیکەوە یەکتر بناسین وەچی ئیدارەی مەنتەقەکە وەچی بەرپرسیانی لێرە و هەروەها نووسنگەی خۆمان لە هەڵەبجە بزانین وەزعی کووە و چ کەم و کوڕیەکیان هەیە هەروەها بۆ ئەوەی بزانین ئەوەی کە زۆر لامان گرنگە وەزعی مافی مرۆڤ یان ڕەوشی مافی مرۆڤ کووە لەو مەنتەقەیە بە تایبەتی هەندێک لە کەیسەکان کە لامانەوە هەموو کەیسی مافی مرۆڤ گرنگە بەڵام لەوانەیە زیاتر فۆکس بخەینە سەر هەندێک بابەت وەچی تونند و توێژی دژ بە ئافرەتان کارکردنی منداڵان مافی ئازادی ڕادەربرین و هەروەها پێکەوە ژیان ئەگەر هاتوو لە هەر شوێنێک ئێستا ئەوڕۆ لە هەرێمی کوردستان لە زۆربەی شوێنەکان جۆرە تەنەوعێک هەیە لە هەر گوندێک یان هەر قەزایەک یان هەر محافەزەیەک بۆیە لامان زۆر گرنگە کە بە هەموو شێوەیەک ئەو تەنەوعە بپارێزین بە ڕێگای ڕێزگرتن لە یەکتر بە جیاوازی ئاینی و نەتەوەیی و زمانەوان. هەروەها دەمانەوێ بچینە مەنیومنتی شەهیدانی حەلەبجە بۆ ئەوەی ڕێزلێنانێک لەوێندەر بەرامبەر ئەو تەزحیانە کە لەوێندەر شەهیدەکان کردیتیان. ئەوە سوپاسان دەکەین وەچی میدیاکان و دەستان خۆش بیت.